سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا بەس لە جەژن و شادی دەکەین. پرسیار ئاراستەی میوانەکانم دەکەم و دەپرسم لە شەریعەتی ئیسلامدا دوو جەژن هەیە، جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان. خەسڵەت و تایبەتمەندیەکانی ئەم دوو جەژنە چییە؟ جەژن بە واتای شادی و خۆشی، چۆن شادی و خۆشیەکانمان دەرببڕین؟ ئێمە کوردین و لە کوردستان دەژین، چۆن جەژنێکی کوردانە بکەین؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. الله أكبر الله أكبر الله أكبر كبيرا والحمد لله حمدا كثيرا فسبحان الله بكرة وأصيلا. همو صالك من بخوشي همو ججنك من بيروس لەخوای گەورە داواکارین بەخۆشی و بەشادی جەژنمان بەسەرا تێپەڕێت و بە خێراتنی جەنابتانەکەین و سوپاسانەکەین بۆ ئەم چاو پێکەوتنەتە. دیارە جەژن لە شەریعەتی ئیسلامە مانای خۆشی دەگەێنێت، مانای دەربڕینی شادی و خۆشیەک کە سەرکەوتوین بەسەر یەکێک لە کۆسپەکانی ژیانماندا. لەو تاقیکردنەوە گەورەی خوایی کە سەرکەوتونمان بەدەستێنا بەسەر نەفسمانە، توانیمان مانگێکی تەواو لە گوێڕایەڵی فەرمانی پەروەردگارا بین، ئەگەرچی ڕۆژگاریشمان درێژ بوو، ئەگەرچی شەوگارمان کورد بوو، ئەگەرچی کار و بارمان هەبوو، بەڵام لە فەزلی خوا و مسڵمانان توانیان ئەم ساڵیش ئەو هێزە گەورە بدەنە خۆیان، نەفس و شەیتان وەلانێن و گوێڕایەڵی پەروەردگاریان بکەن و بەدەم بانگی پەروەردگاریانەوە بێن. ئەم جەژنەمان بۆ ئەو سەرکەوتنە گەورەیە کە خوای گەورە بۆی کردوین لە ڕەمەزاندا. و هەروەها جەژنی قوربانیشمان هەیە کە ئەویش هەمان شێوە سەرکەوتنێکی گەورەیە کە مسڵمانان لە کێوی عەرەفە دەگەڕێنەوە و بەدەم بانگی پەروەردگارەوە دەچن بۆ بەجێهێنانی فەریزەی حەج، خوای گەورە بیکە بە نسیبی هەموو براو خوشکێکی مسلمانمان. ئەوەی جەژنێکی ترمان هەیە کە ئەوی شەرجێگەی ئەوەیە کە مسلمانان خۆشی دەرببڕن و بەشارەت و مژدە بدەن بە یەکتری کە لە فەزلی خواوە سەرکەوتنمان بەدەستێناوە. خۆشیەکانمان لە شەریعەتی ئیسلامە ئەم دوو جەژنەمان بۆ داریکراوە بە جەژن. کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم تەشریفی برنە مەدینەی پیرۆز، بینی خەڵکی مەدینە جەژنێک ئەگێڕن و مناسبەیەکیان هەیە بۆ ناو خۆیان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی خوای گەورە هەموو ئەمانەی بۆ لابردوین بۆی گێڕاوین بە دوو جەژن، جەژنی ڕەمەزانی پیرۆز و جەژنی قوربانی پیرۆز. ئیتر لەمە زیاتر جەژنمان نییە ئێمەی ئومەتی ئیسلام، و هەردوو جەژنەکە نیشانەی وەگەڵەی تەپڵی سەرکەوتن لێدان و تەپڵی شادی لێدانە کە شکر سەرکەوتوین بەسەر شەیتانە، بەسەر نەفسمانە و گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوامان کردووە. بێگومان هەموو گەلێک و هەموو خاوەن ئاینێک جەژن و بۆنە و تایبەتمەندی خۆیان هەیە کە لەو ڕۆژانەدا خۆشی خۆیان دەرئەبڕن و مناسبەیەکی تایبەتیان هەیە بۆ زیاتر خۆشی دەربڕینی خۆیان و دڵ ئاسوودەی خۆیان. پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات و سەلام لە کاتێکدا کە چۆن مەدینە، طبعاً قۆناغی مەدینە قۆناغێکی زۆر گەورە و گرنگ بوو، هەم بۆ ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام، هەم بۆ ژیانی مسڵمانان، هەم بۆ ئەو حکم و یاسانی کە لە شاری مەدینەدا ئەبەزێ بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام و بۆ ئومەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام دەفەرمێت طبعاً ئەوان جەژن و خۆشی خۆیان هەبوو کە خۆشییان تیا گێڕا و کۆ ئەبوونەوە، ژن و مناڵ و گەورە و مناسبەیان تیا سازە کرد. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمووی قەد ئەبدەلەکم الله، خوای گەورە بۆ ئێوەی گۆڕی. یعنی ئەم دوو ڕۆژە کە ڕۆژی جەژنی قوربانە و ڕۆژی جەژنی ڕەمەزانە ئیختیاری خوایە، هەڵبژاردەی خوای گەورە سوبحانەهو وتەعالا بۆ بەندەکانی بۆ ئومەتی ئیسلام کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمووی ئینەکم ستەتیمونە ئومە، ئێوە هەفتا ئومەتان تەواو کردووە. یعنی 69 ئومەت پێش ئومەتی ئیسلام هاتووە. ئومەتی ئیسلام ئومەتێکە تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی شعائیرەوە، لە ڕووی حتا جەژنەکانە و لە ڕووی زۆر مناسباتی ترەوە. جا پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە بۆی گۆڕین بە دوو ڕۆژی چاکتر کە ئەم دوو ڕۆژە جەژنی ئومەتی ئیسلامە. یعنی ئومەتی ئیسلام
لە سەرتانسەری جیهانە هەر ڕەنگێکی هەبی هەر دەنگێکی هەبی هەر شێوازێکی هەبێ هەر نەتەوەیەک بێت مادەم خۆی بە ئومەتی ئیسلام دەزانێت لەو ڕۆژەدا سەرتاپای جیهان هەمووی پڕێتی لە خۆشی پڕێتی لە جەژن خوای گەورە سوبحانە وتعالە ئەمەی کە دایناوە لە دوای دوو ڕوکن لە ڕوکنە گەورەکانی ئیسلام کە جەژنی ڕەمەزان لە دوای عیبادەتی مانگێ دێکە مانگی ڕەمەزانە و جەژنی قوربانیش لە دوای شەعائیری و حەج کە ڕوکنی پێنجەمی ئیسلامە کە ڕۆژی نۆهەمی مانگی ذی الحجە ڕۆژی عەرەفەیە الحەج و عەرەفە دوای ئەوە ڕۆژی دوای دەکرێتە جەژن یعنی ئینسانی موسڵمان دڵی خۆشە لەوەی کە توانیوێتی ئەم ڕوکنەی ئیسلام بە تەواوەتی جێبەجێ بکات ئەمجا ئینسانیش تەبیعەتی خۆی وایە عادەتەن کاتێ شتێگەکڕێت کاتێ شتێ بەدەست ئەهێنێ کاتێک دەکەوێتە ناو خۆشیەک حەز ئەکا بە تەبیعەتی خۆی قەرەباڵغیە بکا خەڵکی بۆ کۆکاتەوە شیرینیە ببەخشێتەوە لە لای خۆشە ینی حەزی بە شتە خۆشەکانی ئیسلامیش منعی خەڵکی نەکردووە لەمە بەڵکو بۆ ئێمەی داناوە کە لەو دوو ڕۆژەدا ئێمە پیرۆزبایی لە یەکتر کەین ئێمە دڵمان خۆش بەرامبەر بە یەکتر ئێمە ئاسوودە بین و خۆشحاڵ بین بەو دوو ڕۆژێکی خوای گەورە سوبحانە وتعالە کردوێتی خەڵات و دیاری بۆ ئومەتی ئیسلام جەژن پێم وایە وەک پێویست نەمانتوانی و ڕەهەندە جیاجەکانی لێک بدەینەوە شرۆڤە و توێژنەوەی لەسەر بکەین و بەو جوانەی کە لە ئاینی ئیسلام و لە قوڵایی قورئان و فەرمودەی پێغەمبەرە هەیە و لە تێگەشتنی دروستی زانایانی ئیسلامە هەیە ئەوە عەرز بکەین وەک خۆی تا میلەت و جیلی و نەوەی نوێ هۆشیاری و بە چاڕوونی ڕۆشنبیری تەواویان سەبارەت بە جەژن هەبێت لە ئاینی بەرزی ئیسلامە کۆمەڵێک جەژن هەن يعني ئیسلام نهاتوە جەژنەکان هەمووی بسرێتەوە و دوو جەژن بێنە ناوی بنێ ئەمە جەژنە ڕەمەزان و ئەو جەژنە قوربان و ئیتر تەواو ئێمە ئەبێ پۆلێن بکەین بۆ ئەو جەژنانەی یا ئەو بۆنانەی کە تایە خۆشی دەرئەبڕێ ئێمە جەژنی ئاینیمان هەیە کە قوربان و ڕەمەزانە جەژنی نەتەوەیشمان هەیە وەکو میلەتی کورد ئیسلام ڕەفزی نەکردووە کە نەورۆزە جەژنی مەسەلەن هەر خێر و خۆشیێکی ترێتە پێشەوە هەر بۆنەیەک لە بنچینەیە ئاینی بەرزی ئیسلام هەمیشە تەشجیعی ئەمەی کردووە هاندانی بۆ ئەوە بووە کە مرۆڤەکان لە دەوریەک کۆ ببنەوە پێکەوە خۆشیەکانیان بەڕێ بکەن پێکەوە ڕاوێژ بە یەکتر بکەن بۆ جوانترکردنی ژیانیان پرسوڕا بە یەکتر بکەن لە ئەزمون یەکتر سوود وەرگرن لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەندێک هەبوون پێیان وابوو ئاینی ئیسلام ئاینی گۆشەنشینیە ئاینی کەنارگیریە ئاینی گریان و فرمێسک و خوێنە ئاینی خۆشی و پێکەنین نییە بە تایبەتی ئەم بۆچوونە هەڵەیە یەهودیەکان ئەیان وروژان ئەم دینە چ دینە کە محەممەد و هاوڵەکانی هێناویانە کە کەس ناوێری پێ بکەنێ کە خۆشیێکی تیانە زەردەخەنەیە لە ڕووی کەسا نابینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وەلیعلم اليهود أن في ديننا فسحة با یەهود و هەموو دنیا بزانن ئاینی ئیسلام ئاینی خۆشیە چێژی تایە ئاسوودەی بە ئینسانە بەخشێ ئاینی ئاهەنگێڕانە ئاینێکە کە زەردەخەنە بۆ لێوەکان ئەجێڕێتەوە خۆشی بۆ ڕوخسارەکان دروست ئەکا دڵەکان خۆش ئەکا یعنی ئەکرێ ئینسان لە جوان تێگەشتنی دینەکەیەوە ژیانی جوانتر بێ جوانتر ژیان ببینێ جوانتر چێژ لە بەخشش و نعمەتەکانی خوا وەربگرێ خوا بۆ چیم ژیانی دروست کردووە ئەسڵەن بۆ غەریزەی خۆشی و حەز و پێکەنین لە ئینسانە دروست بووە ئەی نابێ ڕێگایەکی دروستە بێ بۆ بەکاربردن و تەوزیف بوونی ئەم غەریزەیە لەبەرەوە هەرگیز بە بێهودە خوا جوانیەکانی دروست نەکردووە تەنانەت ئەگەر کەسێک وەک تاکە کەس بیرکردنەوەیکی نەرێنی و سلبی هەبێ پێی وای بێ کە ئیسلامە بێ پێکەنینی نەبێ گۆشەنشین و کەنارگیر بێ تێکەڵ بە خۆشیەکانی کۆمەڵگە نەکا ئەوە حرامە ئەوە نابێ ئەوە جائز نییە خوای گەورە خۆی بە ئایەتی قورئان فەرمی قل من حرم زینة الله کێ ئەوەندە جورئەت و ئازایی هەبێ ئەو جوانەی خوا ڕەوای بینیەوە بە مرۆڤایەتی حرامی بکات لە سەریان تەنانەت پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە قورئان بەیان کراوە لە سورەتی التەحریم بە بڵێن داوێک کە لە ماڵ و خێزانی پێغەمبەرا دروست بوو وازی لە جۆرێک لە خواردن هێنا هەندێک لە زانایان تەفسیرە فەرمووی هەنگوێن بووە جۆرێک خواردن بووە هەرچی بووە وتوێتی مادام ئەوە بۆنی دەمی منی ناخۆش کردووە و تۆی هاوسەرمی پێ بێزار ئەبی ئەوە بەڵێنم دا هەتا ماوم ئەو خۆراکە نەخۆم خۆراکێکی حەڵاڵ کرا و
پێغەمبەری ئێمە لەسەر خۆی حرامی کرد خوا نەک ئاەتی دابەزان سوورەتێکی دابەزان بە ناوی التەحریم فەرمووی یا ئەیها النبی لم تحرم ما أحل الله لك ئەی پێغەمبەری خوا بۆ شتێ لەسەر خۆت قەدەغە و یاساغەکەی کە خوا یاساغی نەکردووە حەڵاڵی کردو ڕێی پێیاوە کەواتە زۆر جوانی هەن زۆر خۆشی هەن زۆر بواری ژیان هەیە کە ئەکرێ ئێمەش وەکە هەر ئینسانێک مسلمانیش مرۆڤە خاوەنی هەستە خاوەنی حەز و خاوەنی ڕەغبەت و مەیلە ئەکرێ لە چوارچێوە و ئادابێکی تایبەت بخۆیە ممارەسەی جوانیەکانی ژیان بکە و چێژ لە خۆشیەکانی وەربگرێت. جەژن لە ئیسلامە لە دوای دوو عیبادەتی گەورە دێ ئێمە دوو جەژنمان هەیە لە ئیسلامە کە پێ ئەوتر جەژنی ئاینی ئەوەی کە جەژنێک کە خوا ناوی بردووەوە ئیزنی داوین کە بریتە لە جەژنی ڕۆژوشکاندن کە ئەم جەژنەی ئێستا ئێمەی تێداین لە دوای 30 ڕۆژ بە ڕۆژبوون یان 29 ڕۆژ بە ڕۆژبوون دێ جەژنی قوربانیکردن عید الئەضحا کە خۆمان ئەڵێن جەژنی قوربانی جەژنی قوربان لە دوای حەج و لە دوای چەند ڕۆژێک سونەت بە ڕۆژوبوون و بەتایبەت لە دوای فەریزەی حەج دێ ئەم دوو جێژنە خەسڵەت و تایبەتمەندیەکان ئەوەیە ڕۆژی خۆشی دەربڕینن ڕۆژی سەرکەوتنە بەسەر هەوا و ئارزوو نەفس و شەیتاندا هەر ئەوەش کە ئێستا خەڵک لە بەیانی جەژندا ئەڵڵاهو ئەکبەرەکە لە جەژنی ڕەمەزانە ئەڵڵاهو ئەکبەرەکە لەو کاتەی ئیمام دێ بۆ نوێژگە تا ئەو کاتەی سەلامی نوێژە دەنەوە ئەڵڵاهو ئەکبەرەکە یا لە شەوە تا ئەو کاتەی نوێژەکەیانەکەن ئەڵڵاهو ئەکبەرەکە ئەڵڵاهو ئەکبەرەکە خۆی عیبادەتێکە و عەلامەتە بۆ سەرکەوتن نیشانەیە بۆ سەرکەوتن یەکەم بەسەر شەیتاندا پاشان بەسەر نەفس و هەوا ئارزوودا اینجا یەکێکە لە دروشمە ئیسلامیەکان کەلیمەی ئەڵڵاهو ئەکبەر کە لە جەژندا پێی ناسراوەتەوە جەژنی پێ ناسراوەتەوە جەژنی مسلمانانی پێ ناسراوەتەوە مسلمانانیشی پێوە ناسراوەتەوە جەژن لە ئیسلامە وەکو چۆن ڕەمەزان ڕۆژوەکانی واجبە لەسەر ئینسان بە ڕۆژ بێ لە جەژنیشدا واجبە ئینسان بە ڕۆژوو نەبێ واتە ڕۆژی جەژن ڕۆژی عیبادەتە بەڵام چ جۆرە عیبادەتێک بە نوێژ و بە ئەڵڵاهو ئەکبەری بەیانی نوێژی جەژن دەست پێەکە و بە نوێژی جەژن دەست پێەکە و بە خواردن و خۆشی دەربڕین و پیرۆزبایی لە یەکترکردن و دڵخۆشبوون و دوعا بۆ یەکترکردن دەست پێەکە کەواتە ئەتوانین بڵین جەژن لە ئیسلامە معنای سەرکەوتنە معنای گەڕانەوەیە بۆ لای خوا معنا و واتای تەسلیمبوونە بەخوا و دەربڕینی یەخواناسیە و شکرانە بژێری خوایە دیارە خۆشی و شادیەکەی جەژن کۆمەڵی ئادابی تایبەتی خۆی هەیە لە جەژنا کە جێبەجێ بکەین یەکەم شت ئەو ڕۆژەی کە دەرئەکەوێت ڕۆژی جەژنە مسلمانان هەر پێویستە لە نیوەی شەو بە دواوە تاوەکو کاتی نوێژی جەژنەکەیان خۆیان بشۆن بۆنی خۆش لە خۆیان بدەن و خۆیان ئامادەکەن بۆ چوونی جەژنیان ئەوانەی کە سەرف و ترەکەیان دەرنەکردووە زەکاتی فتریان پێش جەژنەکە زەکاتی فترەکە دەرئەکەن پاشا کە دەڕۆن بۆ جەژن بەیانی زوو دەڕۆن بۆ جەژن دیارە کاتی نوێژی جەژن لە شەشتەنگاوایە لە خۆر ئەکەوێت تاوەکو نیوە ڕۆیە بە وتنەوەی دروشمی پیرۆزی ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهو ئەکبەر کەبیرا والحمد لله حمدا كثيرا دەڕۆن چکە خوای گەورە پێمانە فەرمێ ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ئەو ئەڵڵاهو ئەکبەرکردنەمان بەو دەنگە زوڵاڵەوە لە هەموو کوچە و کۆڵانەکان پۆل کە دەڕۆین بە دەنگی ئەڵڵاهو ئەکبەرەوە پاشان دەڕۆینە ناو مزگەوت یا ئەگەر توانیمان بچینە دەرەوە و گونجاو بوو لە دەرەوە بەجێهێنانی نوێژەکەی جەژنمان دەکەین لەگەڵ یەکتری و گوێڕایەڵی وتاری پێشنوێژی جەژنەکەمان دەبین و پاشان دەست دەخینە ناو دەستی یەکتر و ئەمەش هەر لە سنەتی ئەسحابی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم کە پیرۆزبایان لە یەکتری کردووە و توانە بموشەیە تقبل الله منا ومنكم ئەمەیە مانای خۆشی دەربڕین لە دوای ئەمەیش هەموو ڕۆژەکە ئینسان لە ڕۆژانی جەژن نابێ بە ڕۆژوو بێت چونکە ڕۆژی خواردنە ڕۆژی پۆشاکی جوان پۆشینە ڕۆژی شایی دەربڕین و مناسەبەیەکی خۆشیە
و لە زمانی پێغەمبەری خوادا صلی الله عليه و آله وسلم لە ڕۆژێکێ لە جەژنەکان بوو چەند ئافرەتێکە بوون لە خزمەتی دایکی مسلمانان خاتو عائشە دەفیان لێدا ئەو بوانێ حەزرەتی ئەبوو بەکر ئینکاری ئەمەی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەری بەرزۆ کرد فەرمی وازیان لێبێنە ئەمڕۆکە جەژنە یعنی واتە ئەمڕۆکە شادی گێڕانە لە سنووری شریعەتی ئیسلامە ئەتوانین بە هەموو شێوەیەک بە سەردانی یەکتر بێ بە پیرۆزباییکردن لە یەکتری بێ بە دەفلێدان بێت بە هەر مەسائیلێک لەو کارانە بێت خۆشی دەرببڕین ماتەمینی بخینە ئەولاوە و ڕۆژی خۆشی دەربڕینە بە هەموو شێوەیەک. دەربڕینی خۆشی و شادی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا لە چەند لایەنێک یەکێ لەو لایەنانە برێتێت لە دڵخۆشبوونی ئینسانی مسلمان بە ئەنجامدانی تاعەت و عیبادەتەکەی بۆ خۆی پەروەردگار وەکو شێخ حەسەنی بەسیڕ ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی هەر ڕۆژێک من گوناه و تاوانی تیا ئەنجام نەدەم ئەو ڕۆژە جەژنە لای من هەر ڕۆژێک هەنگاوی زیاتر بنێم بەرەو خوا شکرانە بژێری نعمەتی خوا کەم فەرمی ئەوە جەژنە لای من حتا لە کوردەواری خۆمانە عادەتەن دوای ڕەمەزان زۆر کەسەی لە دوم ڕۆژەوە دەست ئەکا بە گرتنی ڕۆژوی شەشەڵان کە شەش ڕۆژەکەیان تەواوە کرد لە کوردەواری خۆمانە ئیتر ئێوارە نانێکی تایبەتیان نەکرد و ئیتر ئەیانود الحەمدولیلا دڵیان خۆش بەوەی کە شەشەڵانەکەیشیان گرتووە یعنی ئەوە بەشێکە لە خۆشی دەربڕین بە گوێڕالی ئینسان بۆ خۆی پەروەردگار ئەمجا دینی ئیسلام کە بۆ خۆی دینێکی ئاسانکارە دینێکی تەساموحە دینی پێکەوە ژیانە دینی خۆشیە دینی ئاشتیە زیاتر بۆ ئینسانی فەرەهەم هێناوە کە لەم کاتەنەدا دڵخۆشی خۆی دەربڕێ چونکە لە ئیسلامە هیچ سەدەقەیە کەم نییە هیچ خێرەکەم نییە ڕسوڵ الله عەلەیهی سەڵاتو وەسەلام کە دەفەرمێ تەبەسسوموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە زەردەخەنەیەکی تۆ بەرامبەر بە برایەکی موسڵمانت خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە سەدەقە و بەخێر بۆ دەنووسێت ئەنی کاتێ تۆ دڵت خۆشە لە جەژنادەگەی بە برایەکی موسڵمانت بەڕووی خۆش زائیدەن ما من مسلمین یلتقیان فیتصافحان دوو مسلمان دەگەن بە یەکتر بەڕووی خۆش بەڕووی گەشت تەوقە لەگەڵ یەکتریدا دەکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت لە یەکتر جا نابنەوە تا خوای پەروەردگار لە هەموو گوناه و تاوانەکانیان خۆش دەبێت ئەمە مای چیە مای خۆشی دەربڕینە ئەمجا ئینسان لە خۆشی دەربڕینی خۆیە واناکە کە سنوورەکانی خوای گەورە ببەزێنێت یەکێ لە گەورەزانانی تابعینەی فەرموو ڕۆژی جەژن کە ئەچۆ دەرەی فەرموو ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە ئێمە زۆر گرنگە چاوی خۆمانی تیا بپارێزین لە نەزەر لە شتی حەرام لە شتی نابەجێ چونکە لە مانگی ڕەمەزان شەیطانەکان کۆت و زنجیر ئەکرێن ئیتر لە جەژنا دەستی ئەکرێتەوە ئەیوێ خەرمانێک لە عیبادەت و کاری چاکە کە تۆ لە مانگی ڕەمەزانەدا لە ڕۆژوو لە تەراویح لە شەوی قەدر لە سەدەقا لە سەرفیترە لەم کارە چاکانی کە هەموو خەڵکی ئەنجامیان داوە ئەنجا دەیوێت خۆ کارەکانیان پوچەڵ بکاتەوە ئینسان سار بکاتەوە لە عیبادەتەکانی ئیبن مەسعود و ئیمامی عەلی خوان لە ڕازی بێت لە شەوی جەژنا دەیان فەرموو یا لەیتە شیعری خۆزگە دەمانزانی مەنی المەقبول فەنوهەنیهی چێ کارەکەی وەرگیراوە تا پیرۆزبایی لێکەین یعنی کە لەو شتانەی کە دڵخۆشی ئینسانە لە جەژنا بریتێ لە پیرۆزبایی سەحابی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە بە یەکتر ئەگەیشتن دوعای چیان بۆ یەکتر کرد دەیان فەرموو تەقەبەل الله منا ومنکم خوای پەروەردگار لە ئێمەش و لە ئێوەشی قبوڵ کەم چۆکو معەلای کوڕی فەضل فەرمێ سەلەف تا 6 مانگیش دوای ڕەمەزان بە بەردەوامی لە نوێژ و لە کاتەکانە دوعایان نەکرد بۆ یان خوای گەورە ئەم عیبادەتانی کە کردومانە لێمان وەرگری جا بەڕاستی دڵخۆشیش ئینسان دڵخۆشی بەرامبەر بە نفسی خۆی پێش هەموو کەس لەگەڵ خێزان و خانەوادەی خۆی ئێستا بۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە جەژنە ئەفەرمێ یوم ئەکل وشرب خۆ لە ئیسلامە زۆر گەگی بەوە نەدرا ئینسان زۆر خەمی خواردنی بێ بەڵام ئەفەرمێت جەژن ڕۆژی خواردن و خواردنەوە و خۆش یعنی ئینسان کە خۆی خواردنی خۆش بخوا خێزانی منداڵەکانی ئەمجا هاوسێکانی دایک و باوکی برا و خوشکی ئەمانی بەڕاستی لێ بەهرەمەند کات ئەمە بەڕاستی خۆشی دەربڕینە ئاسوودەی دەربڕینە ئەمجا بەرامبەر بە خەڵک بە موسڵمانان بە کۆمەلگا بە هەمان شێوە ئەمەش ئەوەیە کە تا ئێستاوە ئازارم نەمانتوانیوە یەکلای ببینەوە لەسەری خۆشی چییە؟ طبعاً خۆشی شتێکە لە ناخەوە بۆ ئینسان دروست ئەبێ ئەو شتەی ناخ پاڵ بە ئینسانەوە ئەنێ لە دەموچاویە بدرەوشێتەوە لە لێوەکانیان دەرکەوێت زەردەخەنی بۆ دروست بکە حتا بوشرا
کە مژدەیە بۆچی نامراوە بشرا لە بەشەرەوە هاتووە بەشەریانی پێستی دەموچاو کەسێ مژدەیەکی خۆش دەنە دەموچاو یەگەشێتەوە ئەوە ئەستی بابەتەکە لەوە هاتووە قورئان ئەم بابەتی زۆر بە جوانی ئاماژە پێ کردووە کە ئێمە خۆشی دەرببرین لە بۆنەکانی خۆشیە و باشترین پێشەنگ و مامۆستایەک کە ببێتە قودوە ببێتە ئوسوە ببێتە پێشەنگ بۆ ئێمە پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم فعلی ڕۆژانەی پێغەمبەری خوا وانەی گەورە گەورەی تایە بۆ چۆنیەتی دەربڕینی خۆشیەکانمان ڕۆژی جەژنە و پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە تاقێکەوە پەنجەرەیەکەوە سەیری ناو مزگەوتەکە مزگەوتەکەی مەدینە کە نوێژە تایە بە هەزاران نوێژە چەندە گەورە و مبارەکە سەیرەکە حەبەشیەکان لەوێ خەریکی ڕمبازێنن هەڵبەز و دابەز دەکەن لەناو مزگەوتە ڕم ئەوە شێن و وەکو تیرەندازیەک وەکو یاریەک وەکو سێبازێکی کوردەواری خۆمان عایشەش کە دایکی ئیماندارانە و هاوسەری بەڕێزی پێغەمبەری خوایە دێت لە دوای پێغەمبەرەوە ئەوەستێ چەناکەی لەسەر شانی پێغەمبەری خوا دائەنێ ئەویش سەیری حەبەشیەکانەکە کە لە ناو مزگەوتەکەیە خەریکی ڕمبازێنن حرەمی مزگەوت تەمان حەوشە و ناوار یەک شتە وەکو ئێستا دیوار و پایە و با و جۆرە نەبووە دیارە دار و پەرژین و پەلکی دارخورماکان بووە کراوەتە پەرژینی بینی دیوارەکان کە ئەوە هەموو یەت بە حرەم حسابە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قبوڵی بوو هاوسەری خۆی کە ئافرەتە سەیری ئەو پیاوانە بکە کە ئەوان پیاون نەیوت ئەمە نامەحرەمن ئەمە یەک دوو قبوڵی بوو ئەو پیاوانە لە ناو مزگەوتە ئەم ڕمبازێن و سێبازێن و هەڵبەز و دابەزە بکەن نەیوت ئەم مزگەوتە بە کەڵکی ئەوە نایە باشە ئەڵێ ئەوەندە چەناکەی لەسەر شانی پێغەمبەردانا و پێغەمبەر خوا شانی سڕ بوو فەرمی عایشە بەس نییە یعنی تا بە ئیسراحەتی خۆی ڕووی وەرنەگێڕا ڕووی پێ وەرنەگێڕا ئەمە ئەگەر بەڵگە بێ لەسەر شتێ بەڵگەیە لەسەرەوەی کە پێغەمبەرەکەی ئێمە خاوەنی زەوقی سەلیم و خاوەنی حەز و هەستکردن بە خۆشی و چێژی جوانیەکانی ژیانی هەبووە و ڕێی داوە کە ئومەتەکەیشی چێژ لە جوانیەکانی ژیان وەرگرن بۆیە ئەکرێ ئێمە جەژن بکەینە بۆنەی وەرگرتنی چێژ لە خۆشیەکانی ژیانمان حتا لە ڕۆژانی جەژنا ڕێدراوە مسلمانان تۆزە دەستکراوەتر بن لە مەسروفکردن بۆ بەرگ و پۆشاکیان بۆ خواردن و خواردنەوەیان بۆ سەفر و سیاحەتیان بۆ ماڵ و منداڵیان منداڵەکانیان دڵخۆش بکەن هەر ئەمەی کە حەلوا و شیرینی تەوزیعەکرێ و نوقڵ و چکلێت دابەشەکرێ بەشەکە لە خۆشیەکانی ڕۆژی جەژن هیچ لاریەک نییە لەوەی کە ئێمە جەژنمان لێوان لێو بێ لە خۆشی لە خەندە لە ئاوازی جوان لە گۆرانی باش لە سرودی چاک ئەمانە جوانەکانی ژیانن ئەوەی کە ئەو شتانە یاساغ و حرامەکە خودی شتەکە نییە شتێکی ترە کە پەیوەست بەوە بۆ نمونە گۆرانی حەڵاڵە دروستە مۆسیقا حەڵاڵە دروستە گوێشی لێ بگرین گوێ لە گۆرانەکەش بگرین گۆرانەکە بیڵێن بیچڕین بەڵام چی حرامیەکە کەلیماتی گۆرانیەکە جۆری وتنەکەی ئاوازێک ئەگەر بە جۆرێک بوو کەلیمەکانی خراپ بوون ئێ گۆرانەکەش خراپە ئەگەر وروژێنەری ئارزوی ئینسان و بەرەو خراپە کەواتە وەسیلەیە کە بۆ خراپە ئەگەر هاتوو ئەمانەی تیان نەبوو وەسفی ئافرەت نەبوو وەسفی پیاو نەبوو بەیانکردنی شوێنی ئیسارە وروژاندنیان نەبوو تەبیعی باسی سروشت بوو باسی جوانی بوو باسی بەهایەکی بەرز و باڵ بوو باسی قیمێکی ئینسانی بوو باسی مێژوویەکی زێڕین بوو باسی ئەمجاد و سەروەرانی میلەتێک بوو باسی قارەمانانی میلەتێک وەکو ئێستا کە گۆرانی بە باڵای پێشمەرگەیا بڵێن بەرامبەر بە دژمنێکی گەورە سەر و ماڵی هاوڵاتیانە پارێزن ئەمە عیبی چییە نەگەر عیبی نێ بەڵکو زۆریش باشە بەڵکو ئێمە پێویستمان بەوەیە جاری وایە گۆرانیەک ئەبێتە مای هەستانەوەی میلەتێک من لە ڕۆژنامەیەک ئاخوێنمەوە ئافرەتێک لە سەروی 50 ساڵیەوە مسلمان نییە ئەڵە گوێم لە گۆرانیەکی ئیسلامی بوو هەموو ژیان میگۆڕی گۆرانی مسلمان گۆرانی پەیامدارە پەیامێکی لەخوا گرتووە ئاراستەیەک ئەکا جاری وا هەیە طبعا مادام پێکاتەکانی ئینسان فرە جۆر بن وە خودی ژیان سروشتی وایە هەمە چەشنە بە هەموویانەوە وێنەکە تەواو بێ شەرنی هەمووی ئامۆژگاری بێ هەمووی وتار و وەعز بێ کێ هەیە حەزی لە گۆرانی ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەبێتەوە کە ئیبیسی هەستی نەتەوایەتی تا زیینوە بێتەوە خوایەوەتەن ئاواکەی کی پێ ناخۆشە هەمومان حەزمان لێتی لەبەرەوە ئەکرێ ئێمە جوانیەکانمان جەژنمان بەم شێوازە پڕقین لە جوانی لە خۆشی لە چێش دیارە خۆشی و شادی لە جەژنە وەکو وتم
ئەوەیە کە ئینسان یاری و گەمە و گاڵتەوگە پیتیاکە قسەی خۆشی تیاکە خۆیە گۆڕێ خواردنی تیاخۆ ڕۆژی پێشوو بە ڕۆژووە ئەمڕۆ پێویستە یەکەم شت بەی کا پێشەوەی بچێ بۆ نوێژی جەژن خواردن بخوا لە ڕۆژی لە جەژنی ڕەمەزانە لە جەژنی قوربانیژە هاتەوە لە نوێژی جەژن هیچ شتێک نەکا تا لە قوربانیەکەی کە ئەگەر دەسەڵاتی هەبوو سەری بڕۆ لێ خوات باشە کەواتە ئەمە ئەو خۆشی دەربڕینەی کە ئیسلام داوای ئەکا لێرەدا قسەی خۆشە ڕووی خۆشە دڵی خۆشە بەڵام سنووری خۆی تێنەپەڕێنێ ڕووی خۆش ئەوەیە کە ئینسان بەدەم هەموو کەسێکەوە لەو ڕۆژەدا پێ بکەنێ حرمەتی بگرێ ئەگەر لە خۆی گەورەتر بوو ڕێزی بگرێ ئەگەر لە خۆی بچووتر بەزەی پیایەتەوە ئەگەر لە تەنیشتی خۆیە بوو هاوشانی خۆی بوو بە کەمی نەزانێ بە سوک تەماشای نەکە نەک ئەوە کە خەڵک وا تێ بگەن ڕۆژی جەژن ڕۆژی ئیسرافکردنە ڕۆژی تاوانکردنە ڕۆژی ئەوەیە کە ئینسان وەک وا بزانە ئیتر ئەو کۆتەی لە دەستی دابووە ئیتر بەرەڵا بووە چونکە زۆر کەسەیە بەداخەوە ئافرەتێکی بەڕێز لە ڕەمەزانە تەوبەی کردەوە گەڕاوەتەوە بۆ لای خۆی داپۆشە لە ڕۆژی لە ڕەمەزانە هیچ ناچێتەوە سەر ئەو تەوبەی کە هەیبووە بۆیە ئەگەر کەسێک بیاوێ خوالی خۆش بێت دەبێت خۆشی جەژن دەربڕینی خۆشەکەی جەژنی پێچەوانەی ڕۆژوگرتن و تەوبەکەی نەبێ ئەو پەڕی خۆشی دەرئەبڕێ بەڵام بێفەرمانی خوای تیانە بێ چ جۆرە خۆشێک ئەتوانە سەیرانی تیا بکە ئەتوانە سەیرانی سەردانی ماڵەکە سوکاری تیا بکە تیای پێەکەنێ یاری تیاکە خۆشی دەرئەبڕێ خۆی ئەگۆڕێ چاکە لەگەڵ خەڵکەکە هەر جۆرە یاڵی گاڵتەوکە بێ کە حرام نەبێ بۆی دروستە بیکە بۆی دروستە بیکە بەڵام تێی لی تێک نەچێ نابێ ڕۆژوەکەی ڕەمەزانی هەڵبۆشێنێت چونکە لە باسی ڕەمەزانە لە باسی ڕۆژوە خوا ئەفەرمێ من جوابی بەندەگەلێکە دەمەوە وإذا سألك عبادي عني فإني قريب خوا نزیکە ئەفەرمێ پرسیار لێکەن ئەی محەممەد سەبارەت بە من لایەنەوە نزیکم أجيب دعوة الداعي إذا دعان جوابی دوعاکانیانە دەمەوە بەمەرج ئەوانش فليستجيبوا لي وليؤمنوا بي جوابی من بدەنەوە بۆی ئیمان بێن لەسەر ئیمانەکە وليؤمنوا بي یعنی بەردەوام بن لەسەر ئەوە بەردەوام بوونەکەش بە خۆشی دەربڕینەکە نابێ ئینسان بیدۆڕێنێ خۆشی دەرببڕێ بەڵام پێچەوانەی فەرمانی خوا و فەرمانی پێغەمبەری خوا نەبێ عەلەیهی السەڵات وەسەلام دیارە کە سەرنجی جەژنی ڕەمەزان بدەی جەژنی ڕەمەزان جەژنی برایەتیە چونکە لە جەژنی ڕەمەزانە پێویستە لەسەر هەمومان زەکات دەرکات واتە بەشێک لە خواردن یا لە دارایی خۆی بگەێنێ بە کەسانێک کە دەستکورتن بۆی ئەوانیش لەو ڕۆژەدا احتیاجی و پێویستیەکانیان بخرێتە ئەولاوە و ئەوانیش تێکەڵ بمن لە ناومانە ئێمە لە ناو کۆمەڵگەی کوردەواریمان تا ئێستا عادەتی جەژنمان وا بووە کاتێک کە پیاوەکانمان چوین بەداخۆ بەڵام ژنانمان نەچوویستە پێویستە ژنانیشمان بچێت چونکە لە زمانی پێغەمبەرە ژنانی چوون بۆ جەژن ژنان و پیاوان و مناڵانمان چین بۆ بەجێهێنانی سنەتی نوێژی جەژن پاشان کە دەگەڕێینەوە خواردنی خۆش لەم ناو ماڵەکانە دروست دەکرێت دوای ئەوە دراوسەکان سەردانی یەکتری دەکەین جەژنە پیرۆزبێ لەگەڵ یەکتری یەکەین لە دوای ئەوە بۆ بە عورفمان سەردانی دۆست و خزمان و کەس و کارەکانمان کردووە ئەمە مانای خۆشی دەربڕینە بەڵام لە بیریشمان نەچێت بەداخەوە هەندێک خێزان هەیە وەک بڵێ یەکێک لەو کارانەی کە شیاونیە لە جەژنا دەیکەن ئەوەیە لە ڕۆژی جەژنا ماتەمینی تەعزیە زیندوو دەکەنەوە کەسێک وەفاتی کردووە لەوە پێش لە ڕۆژی جەژنا ماتەمینی بۆ دەگرن ئەمە پێچەوانەی دەستوری شەریعەتی ئیسلامە یاخود هەندێک لە خەڵکان خێزانەکان هەین لە بریەوەی ڕۆژانی جەژن بەرەو مزگەوتەکان بڕۆن بۆ بەجێهێنانی نوێژی جەژن و دوعاکردن بەرەو گۆڕستان دەڕۆن گۆڕستان کاتی ڕۆژی جەژن چوونی بۆ گۆڕستان نێر بەتایەتی لەو مناسەبەدا یا زیندووکردنەوەی ماتەمینیەکان شتێکی نەشیاوە پێویستە ئینسان هەر ماتەمینی کێبی خاتە ئەولاوە و لە جێگەی خۆشی دانێ و یەکێکی تر لەو کارانەیش کە لە مناسەبەی جەژنا دەکرێت ئەمیش پێچەوانێ لەلایەک نەماتەمینی بکەین نە لەلایەکی شەوە کارێکی وەها بکەین خوای گەورەمان لێ عاجز ببێ خوا پەنامان بدات بە تێکەڵاوبوونی گەنجانی ئافرەتان و کچان و کوڕان و جلی تەنگ لە بەرکردن و نەشیاو ئەمەش بەڕاستی
شتێکی شیاو نییە بۆ بەجێهێنانی ڕۆژی جەژن. هەموو شتێک لە سنووری خۆیە لەمە حەقی مافی خۆی بدەینێ، مافەکەی خۆی بدەینێ، نەماتەمینی بگێڕین، نە ئەوەتانێ گەنجەکانیشمان بەرەو شوێنی خراپ و بەرەو تێکەڵبوونی خراپ بڕۆن، بەڵکە ئەتوانین سەردانی یەکتری بکەین، یەکتری ببینین، یەکتری بدوێنین، خۆشی و شادیەکانمان لەگەڵ یەکترا ببێت، گردنی یەکتری ئازاد بکەین، دەستمان بخێنە ناو دەستی یەکتری و هاوکار و هاودەمی یەکتری بین. ئەمە مانای جەژنی پیرۆز ئەگەینێت. خاڵێکی زۆر گەورە و گرنگ لە جەژنە کە فرسەتێکی زۆر گەورەیە بۆ خەڵکی بریتیە لەوەی کە جەژن بکەنە ئاشتەوایی، بیکەنە سۆڵح، بیکەنە دڵخۆشی یەکتر، بیکەنە هۆکارێکی وەلانانی بغز و کینە و حیقد و شەحنا و ڕق و تووڕێ، ئەوەی کە ئینسان شەیطان لە ناخی ئینسانە دروستیەکات. نفسی ئینسان وایە جاری وهەیە ڕەنگە بە قسەیەک دڵی بێشە، ڕەنگە بە قسەیەک دڵی ئازار بگات. بەڵام هەنێ فرسەت هەیە لە ژیاندا، بەڕاستی فرسەتن بۆ پاکبوونەوەی سینەکان، بۆ پاکبوونەوەی دڵەکان. جەناب دەبینیت لە ڕۆژانی جەژنە خەڵگە بینی کە چەند بەتایبەت لە مزگەوتەکان بۆ نمونە چەند دڵی خۆشە، باوەژەکە بە یەکتەوقە ئەکا لەگەڵ یەکە، جەژنە پیرۆزە لەگەڵ یەکتر ئەکا. دوای ئەوە دەڕۆن بە ماڵە هاوسیەکاندا، چونکە دراوسێ یەکەم کەسی نزیکە لە ئینسانەوە. باشە دەڕوا پیرۆزبیانێکە، ئەمجا ئینسان دەڕوات بۆ سیلەی ڕەحمی جێبەجێ دەکات، دەڕواتە پێش هەموو کەس دەڕواتە لای دایک و باوکی، دەڕواتە ماڵی براو خوشکی، دەڕواتە ماڵی زاوای، دەڕواتە ماڵی ئەمجا مام و خاڵ و پور و ئامۆزا و پرزا و خاڵۆزا و یعنی پیامبەر ساسم کە ئیفەرموو ئەعریفوا ئەنسابەکم تەصیلوا ئەرحامەکم، نەسەبی خۆتان بناسن، خزم و کەسی خۆتان بناسن. یعنی حەق وایە کەسێک خزمەتی هەیە لەگە کەسی خۆی پێ بناسیێنە، فەرمێ بۆ ئەوەی کە ئێوە پەیوەندی خۆتان بگێرن. ئەمجا جەژن لەم بوارەدا فرسەتێکی زۆر زۆر گەورەیە. جاری وە هەیە بە تایبەت لەم ژیانەی ئێستای خەڵکە کە زۆر سەرقاڵی ژیا و بەڕاستی یعنی هەم جەستەی هەم ڕۆحی ماندووە. بەڵام فرسەتێک هەیە کە ئەوش بریتە لە جەژن کە ئینسان دەتوانێت بەڕاستی لەم جەژنەدا بیکاتە فرسەتێک بۆ دڵخۆشکردنی خزمان و کەسوکاری خۆی، بۆ کەسانێک کە بێنازن، کەسانێک کە هەژارن، چونکە یەکێک لەو کاتانی کە زۆر سەدەقە و خێر و کاری چاکەتیایە گەورەیە بریتێ لە ڕۆژانی جەژن. یعنی ئینسان ڕوات کابرا دێتە لای پێغەمبەر ساسم ئەڵێ یا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم دڵم ڕقە، یعنی چی بکەم؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی چی بێکا؟ فەرمی وەمسەح ڕەئس اليەتیم، بڕۆ دەست بێنە بەسەری منداڵێکی بێباوکە، تۆ دڵی ئەو منداڵە خۆشکە یەلین و قەلبەک، ئەو کاتە بزانە چۆن دڵێن دەرمە بێت. جا بەڕاستی ئالەمەوە یعنی ئینسان ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی زیاتر دەتوانێت بەهێزی بکاتەوە کە لە ئیسلامە بەڕاستی بەشێکی زۆر گەورە و گرنگ بریتێ لە چی؟ بریتی ئالەم لەهانە کە لە ژیانی ئینساندا ئەم پەیوەندیانە چۆن بپارێزرێت. بە تایبەتیش یعنی جەژن ومێدەوارم هەموو لایەنە سیاسیەکان تا ئەگاتە ناو کۆمەڵگا، ناو خەڵک، ناو هاوڵاتیان، ناو خێزانەکان، ناو خزم و کەسوکار، ئەو جەژنە بکەنە جەژنێکی تەبایی، جەژنێکی خۆشەویستی، جەژنێکی کەسایەتی، واز بێنن لە ڕق و کینە و هەندێک شت کە بۆنی حەسادەت و ئەوانەی لێدێکە لە نەفس و دەروونی ئینسانەوە لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەڕاستی ئەو کارە بکەن، خوای گەورەش بەڕاستی تەوفیقیانەدا بۆ هەموو کارێکی چاک. ئێمە کولتوری جوان جوانمان هەیە. یەکێک لە کولتورە جوانەکانمان نانی بەیانی جەژنەکانە. بەیانیان وا جوانە میلەتی ئێمە کە هەڵەسین لە ماڵمانە چێشتی جەژن لێ بنرێ، نەکەوینە ژێر کاریگەری ئەولەمە و کولتوری هاوردەکراوی وڵاتان و ئەوان بە ئیسراحەتی خۆیان نیوەڕۆ هەڵەستن و چێژ لە جەژن نابین و ئەو ڕەسەنایەتیە لەدەست ئەدەن. نە، میلەتی ئێمە کولتوری وایە بەیانیان چێشتی زۆر و جوان و پڕ لە گۆشت و بە پێی خواستی تاکەکان و ئەندامەکانی خێزانەکە ئامادەیەکرێ دەست بۆ کولتورەوە بگرن. خۆگۆڕین بەم جلوبەرگ و پۆشاکە جوانەوە کە کوردەیەتی، کورد خۆشبەختانە خاوەنی چەندین کولتوری تایبەت بەخۆیەتی. ئەم بە دوای خەڵکان نهاتووە، خەڵک تەقلیدی کوردی کردووە بە تایبەت لە جلوبەرگ و پۆشاکان. و ئەزانم لە 95 و 96 منەوەدەکان بوو پێشانگایەکی گەورەی پۆشاک کرایەوە لە بەریتانیا، پۆشاکی کوردی بە یەکەم جوانترین پۆشاک هەڵبژێرا لەسەر ئاستی جیانە. ئێمە جێ شانازی ئێمە دەست بەم کولتورەوە بگرین، پۆشاکی جوان لەبەر بکەین،
پۆشاکی کوردەواری ڕەسەن چ پیاوان چ ئافرەتانیشمان ئەو پۆشاکە داپۆشەرە جوانەی کە کوردەواری هەیەە ئەوە ئەبێ ئێمە زیاتر برەوی پێ بدەن و زیندووکەینەوە. ئەمە دوو سێ نەریتی بەسەرکردنەوەی خزمان دەرو دراوسەکان کە ئەمەی لای ئێمە هەیە لە شوێنانی تر نییە. من شوێنانی ترم بینیوە وڵاتانی عەرەبیم بینیوە شوێنانی تر گەڕاوم لە جەژنەکان ماومەتەوە بەشداریم کردوون ئەم کولتورە جوانەی ئێمە هەمانە ئەوان نیانە. ئەم گەڕان سنەتێکی جوانە کولتورێکی جوانە ئێمە هاوکاتە لەگەڵ پشتیوانی دەق لە ئاەت و لە فەرموودە لەگەڵ بۆچوونی زانایانیشمان و هەروەها شتێکی دیێرینی باو باپیرانیشمانە. خاڵێکی تر بەسەرکردنەوەی خێزانی مەسەلەن لەوە تێپەڕە دەرودراوسێ بەسەرکردنەوە بە خێزانی چەند خێزانێک پێکەوە گەشت بکەین یەکتر ناسین زیاترە بێ سلەی ڕەحم و پەیوەندەکان جۆرتر و بتەوترە بن. ئەکرێ جۆرێکی تر یا هەنگاوێکی تر لە هەنگاوەکانی جوانترکردنی ئەم جەژنەکە چۆن ئەم خۆشیە تەواوکەین بەوەی کە ئێمە بتوانین ببینە چاودێرێکی باش لەسەر گەڕەک و دەوروبەری خۆمان پێش ئەوەی جەژن بێ نەهێڵین کەسێک هەبێ لەبەر نەبوونی نەتوانێت چێژ لە خۆشیەکانی جەژن ببینێ بە هەمومانەوە بتوانین پۆشتە و پەرداخیان بکەین پۆشاکیان بۆ دابین بکەین ئاگردانی جەژنیان گەرم بکەین ماڵیان ئاوادان بکەینەوە بۆی ئەم خۆشیە تەنیا چەند کەسێ نەگرێتەوە هەمومان بگرێتەوە. ئەمە و بۆنی خۆش و خۆشوەرین و ستایلی جوان و خۆڕێککردن و ڕێشی سنەتی و قژ و سەری جوان و پێغەمبەری خوا فەرمی ئەگەر قژە دەبوو من کان منکم لەو شعر فەلیوکریمه ئەڵێ ڕێز لە قشتان بگرم ڕیان چه ڕێزی لێ بگرە بە عەمەلی بینیوانە چەوری کردووە ڕۆنی لێیاوە زەیتی لێیاوە بۆنی لێیاوە شانەی کردووە ئاوا جوانە چۆن جوانە ئینسان ئاوا خۆی پیشان بە حتا جوانی ئەوەندە گرنگە یەکێک لە پەرستشەکان کە زۆرترین حزوری هەیە لە ژیانی مسلمانەکە نوێژە خوا لەگەڵ نوێژ باسی جوانی کردووە یا بەنی ئادەمە خذوا زینەتەکم عند كل مسجد يعني عند كل صلاة هەر کە خۆت ئامادەیەکەی بۆ نوێژ ئەچی بۆ مزگەوت خۆت جوان کە ئینجا بڕۆ. ئەمە نیشانەی بایەخپێدانی ئاینەکەمانە بە جوانی بە دەربڕینی خۆشی بە فەرامۆش نەکردنی لایەنی چێژبینین لە جوانیەکانی ژیان کە ئێمە ئەوە ئەتوانین وێنەکە تەواو بکەین. مسلمان کەسێکە دڵی نەرمە بەزەوی زۆرە عیبادەتی زۆرە خواپەرستی زۆرە خێر و سەدەقاتی هەیە بەڵام لە پێکەنین و لە خۆشی و لە چێژبینینیش کەمی نییە بە هەموویەوە ئەتوانێت وێنەکە تەواوکە. جەژن لە کوردەواریە تایبەتمەندێتی خۆی هەیە یعنی ئەوەی کە لە قەدیمەوە لە باو باپیرانەوە ماوەتەوە ئیسلام پێچەوانەی نەبووە ئەو عرف و دابوونەریتە جوانانەی کە هەبووە لە جەژنەکاتە ئێمە چۆن بکەین بەوەی بچینەوە سەر ئەسڵەکەی باو باپیرانی خۆمان کە ئیسلام ڕێی پێداوین یا بڵێن ئیسلام ڕێی لێ نەگرتوین. یەکێک لەو شتە جوانانە کە ئێمە وریای بین لە ڕۆژی پێش جەژنە شتێک واجبە لەسەر هەموو مسلمانێک کە خواردنی شەو ڕۆژی جەژنی هەیە کە پێوترێت سەرفیترە کورد پێڵە سەرفیترە زەکات الفطر ئەویش دەوڵەمەندکردنی هەژارەکانە بێ احتیاجکردنیانە ڕازاندنەوەی سفرەکانیان وەک سفرەکانی منوتۆ کەواتە پێش هەموو شت وتمان ئادابەکەمان بیر نەچێ حەمد و سەنای خواتیاکردن پاڕانەوە لەخوا نوێژەکە ئەو بیرمان نەچێت کە سەرەتا دەستی پێەکەین. دووهەم گردن ئازاییکردن لە یەکتر چکە تۆ قەرارت داوە ئەو فترەیە بە ڕۆژوو یا ئەو فترەیە عیبادەت کردووە ئیتر ئەمە قوتابخانەیەک بووە ئەمە فیلتەرێک بووە تۆی پیا تێپەڕێ قەرارە لە جەژنا ئیتر تۆ بوو بیتە کەسێکی نمونەیە چونکە لە ڕەمەزانە بە ڕۆژووی بە شۆ عیبادەت کردووە کەواتە گردنی خەڵک ئازاد کە بۆی خواگەرن ئازا بکە لە خەڵک خۆش بە بۆی خوالت خۆش بێ دەرگات بکەرەوە بۆ ئەو کەسانی کە عاجزت کردوون سەردانیان بکە یان دەرگان بۆ بکەرەوە بابێن بۆلات بۆی خوالت خۆش بێ. پاشان ئەگەر هەستت بە فەقیری و هەژاری کەسێک کرد مایاڵە پێوەی دەرکەوێت بە ئیمکانیەتی خۆت هاوکاری بکە لە خواردن لە جلوبەرێک لە پێویستیە کە پێویستی ئانی لەو کاتەیە پێویستێتی دڵخۆشکردن. پاشان سەردانیکردنی نەخۆش سەردانیکردنی خەڵکی دڵتەنگ سەردانیکردنی خەڵکی لێ خەوماوە. پاشان بەسەرکردنەوەی ئەو کەسانی کە مەجالت نەبووە خۆشی دەربڕین و
ئەوەی کە ئێستا لە کوردەواریە هەبوو لە قەدیمەوە خەڵک ماڵ بە ماڵ گەڕاوە ماڵ بە ماڵ گەڕان سنەت نییە واجبیش نییە بەڵام نمونەیەکی جوانی کوردەواریە کەوا خەڵک ئەگەڕێ و دێ ئەڵە دڵم پاک بە تۆ گەرنم ئازاکە و تۆش گەرنە ئازابێ گەردی من ئازاکە و تۆش گەرنە ئازابێ پاکردنەوەی سینەمان لە غەش و لە ڕق لە حەقت لە تووڕەوی چونکە ئێمە 29 ڕۆژ یا 30 ڕۆژ عیبادەتمان کردو مانگێکمان بەڕێ کردو لە عیبادەت و خواپەرستی لە پاڕانەوە بۆ خوا بۆی چی وخوا ئەفەرمێن لەعەلەهم یەڕشودون بۆی بگەینە پلەی پێگەشتن کەسێکش گەیشتەتە پلەی پێگەشتن کەوا بتوانێ لە ئاستی نەتەوەکەی خۆی دابێ لە ئاستی گەل و قەومەکەی خۆی دابێ لە ئاستی خەڵکی گەڕک و کۆڵان و خزمەکانی خۆی دابێ کەواتە جەژنی کوردانە ئەوەیە کەوا ڕەزامەندی خوای تیابێ خواپەرستی تیابێ دڵخۆشکردن یەکتری تیابێ سینەمان پاک بکەینەوە لە هەر حەقد و غەل و غەشێک کە بەرامبەر بە یەکتر هەمان بووە و خۆشیژی تێدا دەرببڕین خۆشیەکەش سنوورەکەی دیاری کراوە کە تەنها سنووری خوای تیا نەبەزێنین ئەوە بەڕاستی جەژنێکی کوردانەیە